خوشکە بە ڕێزەکەم دایکی عومەر فەرموو. سلام علیکم مامۆستاگیان. عەلەیکم السەلام و ڕەحمەتوڵڵا. خوشکە باشەکەم مامۆستاگیان باشی خۆی گەورە بێوەیت کا دەست و خۆشی بۆم بەرنامە جوانە پێشکەشێکەکەی مامۆستاگیان. لە ڕازی بێ خۆ خوشکەکەی من دەستی جەنابیشتان خۆش بێ هەموو بینەران. مامۆستاگیان من نەخۆشی نەخۆشخانەی هیوام ناتوانم لە عەرزات چۆکم عیب نوێ ناچەمێتەوە لەبان کورسی نوێژەکەم کە هەنێ بەڕێز وا ئەفەرمون کە لەبان کورسی نوێژ دروست نییە. من چوومە عەمرەیش لە مەکە و لە مەدینەی پیرۆز هەموو کورسی دانێت یا کشتی وبان کورسیوە نوێژەکە. ئایا بسڵمان هەیە کە یعنی ئەوەنە ڕەزیلی لە لاشەی بکات کە بتوانێت وان نوێژ بکە؟ بەخوا ڕاستە بەخوا حەزەکەم ئەو نوێژەم دەتوانامانیە و بەخوا ڕاست خوای گەورە خۆیشی ئەوە ڕەحمە و دەرگای خوا زۆر ڕەحمی زۆرە و ئینشەڵڵا خوای گەورە بەسەرکردنەوەی خوایە خوا شیفات بدا و یا ڕەبی خوا ئاجر و پاداشت بداتەوە. ئینشەڵڵا قسەت بۆ دەکەم دایکی عومەر بە ئیزنی خوا بۆ دڕون مامۆستاگیان خوا سەلامەتی کایە خوایە خوا هەر دەست و خۆشی بۆ بەرنامە جوانە پێشکەشمانێکیت و گوێبی سوێبین کل بەرنامەی خوای گەورە سەلامەتی کایە خوا دەست خۆشێ مەمنونم. سپاس بۆ جەنابی شت ئێمەش مەمنونی جەنابت و دوعا خێرەکەتی خوشکە باشەکەی من خوابتان پارێزێ خواگەدار بێ. دایکی عومەر فەرمووی نەخۆشی خەستەخانەی هیوام یا ڕەبی خوا شیفات بدات. دڵی لەسەر کورسی نوێژ دەکەم هەندێک مامۆستا دڵێن دروست نییە. بەڕاستی ئێمەش بەداخەوە یعنی قسەیەکی جەنابی پایبەرز خوا لێی خۆش بێ و دەرەجەی عالی بێ مامۆستای مامۆستاکانی ئێمە کە مەخوا نەخواستە قسەکەمان قسەکردن نەبێ. من لە ئاستی ئەوە دانیم فەقیهەکانی مامۆستا عەبدوڵڵای هەرتەلیم یا ڕەبی خوا جێگای بەهەشت بێت. جەنابی مامۆستامە لە عەبدوڵڵای هەرتەلی وەکو زانایەکی مەزهەبی شافعی کە بەڕاستی شافعی زەمان بوو مەزهەبی شافعی هەموو کرد بە کوردی ڕووناکی ڕەب العالەمین و ڕۆژی پڕشنگدار و ئەو کتێبە بە نرخانەی کە بەڕاستی قەت قیمەتیان تەواو نابێت. بەڵام جەنابی مامۆستاش هەر وەکو مجتەهیدێک وەکو مامۆستایەک وەکو مەلایەک نە پێغەمبەرە نە سەحابیە قسەشی لێ وەردەگیرێ قسەشی بەسەرا دەدرێتەوە. مامۆستا لە یەکێک لە فتووەکانی دایتر نازام دواتر پاشگەز بۆتەوە یان لێنە فەرموویەتی نوێژ لەسەر کورسی دروست نییە. ئەم قسەیە خەڵکانێک زۆر بەکاری دێنن وای لێ دەکەنێکی وەکو دایکی عومەر بە دەری خۆیاڵێ دایکی عومەر قسەکەی جوان بوو چێ حەز دەکات لەسەر کورسی نوێژ بکە. بەخوا براک هەموو خەڵک پێی خۆشە قیت و قنج ڕاوەستێ بە سەعات لە سوزدا بمێنێتەوە ئەوەنە تەندروست باش بێ. بەڵام کاتێک ئینسان نەخۆش بوو ئەو ڕەب العالەمینە ئەوەندە بە ڕەحمە ئەوەندە میهرەبانە ئەوە تا لە ڕۆژی ڕەمەزانە دەفەمێ فەمەن کانە منکم مەریضەن هەر کە نەخۆش بووی حوکمی تایبەتیت هەیە. هەر کە سەفەرت کرد بۆ نوێژ قەسر و جەمعت بۆ هەیە بۆی بارت لەسەر سووک بێ. ئەی چۆن بۆ نەخۆش ئەم کار ئاسانیە ناکات نەوەڵڵاهی نەخۆش بەس ئەوەندە بەرەو قیبلە دانیشە و نوێژەکەی بکە ئیتر تەواو دڵنیا بێ ئەجر و پاداشتی لە ساغەکان زۆرتر نەبێ کەمتر نییە. نوێژ لەسەر کورسی بەڕێزان دروستە ئیشکالی لەسەر نییە. مامۆستایەکی وەکو جەنابی مامۆستای هەرتەلی یا ڕەبی جێگای بەهەشت بێ ئەم ساتەی لە هەموو ساتێک خۆشتر بێ فتوایەکی ئاوای داوە. بەڵام هەموو زانایەک فتوایەک دەدا تێگەیشتنێکی خۆیەتی تا بۆت بکرێت لەسەر کورسی مەیکە خۆی دڵنیام بەخوا ئەوەی ساغ بێ قسەکەی دایکی عومەر زۆر ڕاست بوو ئەوەی ساغ بێ کوا لەسەر کورسی نوێژ دەکە. بەڵام کاتێک کە نەتوانی و ئاوا مرتاح بووی بە ئیزنی خوای گەورە خوا پاداشی تەواوت بۆ دەنووسێ لا يكلف الله نفسا إلا وسعها كلام رب العالمين. خوا ئەوەندە تەکلیفە لێ دەکا و داوان لێ دەکا کە لە توانات دابێ. يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر. أي مسلمانان أي دینداران أي أهل إيمان بزانن الله سبحانه وتعالى بۆ خۆی ئاسانکاری بۆ ئێوە دەوێ. الله سبحانه وتعالى هیچ کات شتی قورسی بۆ ئێوە ناوێ. ئەمە کەلامی خوایە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی بەشیروا ولا تنفروا. دایمە موژدەی خۆش دەن بە خەڵک خەڵکی مەتەکێننەوە لە دین لەسەر خەڵک قورس مەکەن. وەڵڵاهی بەداخەوە ئێمە زۆر جار دین لەسەر خەڵک قورس دەکەین نەخۆشێک بۆ حاڵەوە کە لەسەر کورسەکەی نوێژەکەی دەکا بڵێن یا ڕەبی خوا یەکەم شیفات بدا خوا ئازار لەسەر لابەرێ خوا ساغ و سەلامەتت کاتەوە یا ڕەبی خوا ئەم نوێژەش لێ قبوڵ کە دەستەکانت خۆش بێت کە بۆ حاڵەوە تەرکی عیبادەت و نوێژت بە تایبەتی نەکردووە ئینشاءڵڵا پاداشتی تۆ لە ساغەکان زۆرترە کەمتر نییە.